ئەمان دەبێنێت ئەوەی بەڕێوەبەری پێشووی دەنگی ئەمریکا بوو ناوبرە و ئێستا بربژاری کۆشکی سپیە بۆ سەرۆکایەتیکردنی 6 دەستگای ئەمریکا بۆ پەخشی جیهانی ئەوەی بوجەی ساڵانەی پتر لە 840 ملیۆن دۆلارە. ئێمە لە ساتەوەختێکی گرنگی مێژووداین. ڕۆژنامەوانی و دیبلۆماسیەتی گشتی وەک یەک لەلایەن ڕژێمەستەمکارەکانەوە زیاتر لە ڕابردوو دەکرێنە ئامانج بۆ ئەو مەبەستەش ئەفسانە و زانیاری ناڕاست بەکاردێن بۆ لاوازکردنی ئەوانەی هەوڵی ڕووماڵکردنی هەواڵەکان لە سەرانسەری جیهان دەدەن کە جێی متمانە و لەسەر بنەمای ڕاستی و بێلایەنیە. ڕۆژنامەوانی ژیانم بووە. ڕۆژنامەوان و سەرنووسەر و بەڕێوەبەر بۆ دەیان ساڵ و وەرگرتنی خەڵاتی پۆلیتزەر ئەمانە و سەرباری کارکردنی لە دەنگی ئەمریکا خات و ئەمان دەبێنێت بۆ دووەم جار دەبێتە بربژار ئەوەی لەلایەن ئەنجومەنی سێناتەوە پشتڕاست کراوە بۆ بەڕێوەبردننی جێبەجێکاری ئاژانسی ئەمریکا بۆ میدیای جیهانی. دەرهێنەر مایکل پاگ یەکەم بەڕێوەبەری جێبەجێکار لەسەر داوای بەڕێوەبەراتی جۆ بایدن لە ساڵی 2021دا دەستی لە کار کێشایەوە لە ئاکامی ئەو مشتومڕی لە کاتی پۆستەکەیدا سەری هەڵدا بەهۆی نیگەرانیەکانی پەیوەست بە سربەخۆیی دەنگی ئەمریکا لەسەر وەختی ڕابەرایەتیەکەیدا. ئایا ئێمە چۆن دەتوانین درێژە بدەین بەناوبانگی میدیای جیهانی ئەمریکا و گێڕانەوەی ناودارێتی لە نێوان خەڵک و هەروەها لە نێوان هەردوو پارتەکەی ئەمریکا و لە سەرانسەری هەسارەکەماندا ئەگەر داوای زانیاری دادپەروەرانە و دروست و ورد نەکەیت و هەروە ڕاستیەکان بڵاو نەکەیتەوە. بەدرێژایی نزیکەی 50 ساڵی کاری ڕۆژنامەوانیم تێکۆشاوم دڵنیابووم لە پابندبوونم بە بێلایەنی و پەیڕەوی نەکردنی حەزبایەتی و گەیاندنی هەواڵ و ڕۆژنامەگەری بێلایەن. من بەردەوام دەبم لە جێبەجێکردنی ئەم پرینسیپانە و هەروەها ئەو پرینسیپانەی کە بە جۆرەی میدیای جیهانی ئەمریکایە و درێژە پێدانیان لە ناخمدایە. هەروەها هیچ بوارێک بۆ حەزبایەتی لە نێو دەنگی ئەمریکادا نییە. بەڵام ڕەخنەگران دەڵێن گوایە لە ماوەی سەرۆکایەتی ئەماندا بێنتدا ئاستی ورە دابەزی و هەروەها ڕووماڵەکانی دەنگی ئەمریکا لەسەر سەر و سەوداکردنی چین لەمەڕ ڤایرۆسی کۆڕۆنا نەرم بووە. بێنێت داکۆچی لە تۆمارنامەی خۆی کرد و هەروەها راپۆرتکردن لەسەر ڕژێمەستەمکارەکان و گوێی لە کۆماریەکان گرت ئەوانەی هانی میدیای جیهانی ئەمریکاییان دەدا بەگژ پرۆپاگەندا لە سەرانسەری جیهاندا بچنەوە. لەو کاتەی ئازادی ڕۆژنامەوانی و دیموکراسیەت دەست بە پاشەکشە دەکەن پەخشی ئەمریکا بۆ جیهان ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە هەتا بیگەڕێت کاتێک حکوومەتە ستەمکارەکان دەستگاکانی هەواڵدا دەخەن و چاودێری کارمەندەکانیان دەکەن. ئەم دەستگایە دەتوانێت زانیاری جێمتمانە و لە کاتی خۆیدا و هەروەها ڕاست و دروست بگەێنێت. پێویستە زانیاری هاوسەنگ و بێلایەنانە بگەێنێتە کۆمەڵگای نێودەوڵەتی. لێرەدا ئەمە دروستە بەتایبەت لەو ناوچانی جیهاندا کە تێیاندا زانیاری چاواشەکاری و پرۆپاگەندە و هەروەها ئایدۆلۆژی تیرۆریستی بەسەر هەواڵەکاندا زاڵە. وا پێشبینی دەکرێت لە چەند هەفتەی داهاتوودا بربژارکردنی ئەماندا بێنێت لەلایەن ئەو کۆمیتەیەی تێیدا دیموکراتەکان زۆرینەن پەسەند بکرێت بەر لەوەی لە تەواوی ئەنجومەنی سینات دەنگی لەسەر بدرێت.